ئایا دەبێت جیاوازی بکرێت لەوەی کەەوە ئافرەتە ئەوە پیاوە خدای گەورە ئێمەی بە یەکسانی دروست کردووە ئەو جیاوازیە لە پایچی ئەزانانی چۆن سێریکە خۆی ئافرەت نیوەی کۆمەڵە نیوەکەی تریشی دایشێتی چۆن یا چۆن وەڵی من خۆشم خوێنمە تۆ نازانم ئەوە چۆنیە ئافرەت نیوەی کۆمەڵە نیوەکەی کە تریشی دایشێتی ئەی پیا و عێرابی چییە لەو معادلەیە خۆی ئێعراب زۆر مهمە ئێعراب یعنی مووقع و لۆکەیشنی ئەو زەلامە چۆنە لە ناو ماڵەکەیە ئەرەوەڵا باشە جەناب بچکارەی من خۆم خوێنکارم لە زانکۆی مەعهد زۆر باشە خێزانداریشی بەڵێ ئافرەت لە لای جەنابەت چییە؟ ئافرەت لای من زۆر گەورەیە ئافرەت دایکمانە ئافرەت خوشکمانە ئافرەت کچمانە ئافرەت نیوەی کۆمەلگایە بەبێ ئافرەت بەبێ هیچ شتێک بەبێ ئافرەت دنیا دروست نابێت ژیان دروست نابێت کاکە ئافرەت نیوەی کۆمەڵە با بزانن ئەو خەڵکەت بە هەوو بزانێت لە ئافرەت مهمتر نییە لە دنیاە تەواو کاکە شێتمان مەکە ئافرەت نیوەی کۆمەڵە ئافرەت هەموو شتێکە لە دنیا هەر هەموو شتێک هەنەرە و دەرد و دەرمان یارە ئەو سەیرانەی بێتۆم تاوا وەک زەهریمان هەنەرە عباس باوکەم لەو دەنگە ناخۆشە منیش حازرم حازری تۆ بۆ کوێچی ئێمەگە ناچین بۆ حەفلە وەرە بابە تۆ بۆ کوێی مەیە ئێ نابێ ئایشەخان گلەیەکە ئایشەخان خەڕێک ساغم چاوی دەرەهات بابە نە ئەڵەم دانی ێشاوەتیەکەی وای لێ هاتووە ئەڵی تۆپی بلیات و قودا هاتووە ئایشەخان دروستیمانە چۆنە بێنێم ئێستا ئەگەرم ئایشەخان چاوی دەرەها بابە تۆ قچێ بەسەرەوە ئەو کوڕەکەیش نییە خۆچەکەی شووی نەکردو مێ و تەواو یانە من نمیستا نەوەڵڵاس ئەوە دانەیەکی غەیرە بێت ئامۆزا و خاوەزای بێتە دەستەوە هەڵبەڕێت یابێ بم کوژیاوێ بیکوشم فڵڵا عباس تۆ ناویتە بەشەر وەرەتە برا وەڵڵا تۆسێک بۆم لە خۆم بڕۆم پستیاشیان نەما ئەوزەمە دەرمانی مێشیشە کەس زیاد نییە اینجا چۆنی ئەخر دەیەک دەقە چاکەت بۆ داکەنم خۆ من ناچم بۆ مەلە دڵی ئەمەشم بۆ ناشکێ دەی ئێستا چۆنە باشیت شعر ئەمەنم شعر و تۆ خۆ پێم نەما بەخوات تنوەکم پێ نەماوە یەک شعری بچووکە بۆڵێم باشە ئەمە حوت و ئەتۆ ماسی خۆزگەم بۆ ڕۆژەی تۆم ناسی چۆنە کورە من شتی وان پێ بەخوات ئەها سەیریکە ئەها 200 نەستەلم خواردووە ئەزانم نەستەل لەسەر شێوازی دەموچاوی توێ شعرێکی ترم بۆ هات فەورەن هۆ نازە مەلێ درێژ عینەم قازە چۆن پێیەکەنی غەددار ئەدێت شعر و بەچی یەک دەقە بزان بە پاڵکەوتنەوە بۆ مێت یەک دەقە ئەوە ئەوە دەقەیە یەکسانی لە نێوان ئافرەت و پیاو ئایا دەبێت جیاوازی بکرێت لەوەی کەەوە ئافرەتە ئەوە پیاوە ئافرەت نیوەی کاکە عباس ناتلڤیزیۆن ناقسە لە مافی ئافرەتەکە وەڵی من خۆشم خوێنمە تۆ نازانم ئافرەت لای من زۆر گەورەیە عباسشیت ئافرەت دایکمان لە ڕێزی ئافرەتەکەی ئافرەت نیوەی کۆمەلگایە بەبێ ئافرەت بەبێ هیچ شتێک بەبێ ئافرەت دنیا دروست نابێت ژیان دروست نابێت کاکە ئافرەت نیوەی کۆمەڵە با بزانن ئەو خەڵکەت بە هەوو بزانێت لە ئافرەت مهمتر نییە لە دنیاە تەواو کاکە شێتمان مەکە ئافرەت نیوەی کۆمەڵە ئافرەت هەموو شتێکە لە دنیا هەر هەموو شتێک ڕاوستە بابێن بۆ لاتوان نییە